پەرلەمانی عێراق شکستی بە هەوڵێکی پارتی هێنا. ئایا گۆڕانکارە نوێیەکان چۆن دەتوانن لە خولی داهاتووی پەرلەمان گۆڕانکاری دروست بکەن؟ ئەم کاتتان باش، مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگ بڕیاریدا بۆ ماوەی 6 مانگ تەمەنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق درێژ بکرێتەوە. ئەو کات دوێنێش دادگای فیدرالی سکاڵایکی مەسرور بارزانی لەسەر دابەشکردنی کورسەکان ڕەت کردەوە. ئەوەش دوای ئەوەی دەستەی دادوەری هەڵبژاردنەکان بڕیاریدا 5 کورسی لە 100 کورسەکەی پەرلەمانی کوردستان تەرخان بکرێت بۆ کەمەنەتەوەکان. گۆڕانکارەکانی ئەم دوو ڕۆژە وای کردووە هەر لەم ساڵدا هەڵبژاردن ئەنجام بدرێت. هەموو ئەمانە پێدەچێت لە ژێر فشاری کۆمەڵگەی نێودەوڵەتی و ویستی بەغداد بووبێت بۆ ئەوەی ڕێگری لەو پرۆژەیە بکرێت کە پارتی دایڕشتێت بە جۆرێک تەمەنی کۆمیسیۆن درێژ نەکرێتەوە و بەجێ ئەوە بە فەرمانی سەرۆکی هەرێم دەستەیەکی دادوەری لە هەرێم ڕابسپێردرێت بۆ سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێم لەژێر فەرمانی دەسەڵاتکارەکان بکەن. بەمەژاو شێوەی هەڵبژاردنەکانی ڕابردوو تا کاتی بەڕێوەچوونی پرۆسەکە نەدەتوانرا ڕێگری لە دەسوەردان و تەزویر بکرێت. بەڵام بڕیارەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بۆ درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن شکستی بەم هەوڵەهێنا. پێدەچێت لە چەند ڕۆژی داهات و دوای ئەوەی ئەمڕۆ کۆمیسیۆن ڕایگەاند ناتوانن لە 10 هەڵبژاردن بەڕێوە ببەن. سەرۆکی هەرێم مەرسوومێکی نوێ بۆ دیاریکردنی ڕۆژێکی نوێ بۆ هەڵبژاردن دەربکات کە باگەری زۆرەوە مانگی دا یا مانگی یانگزەی ئەمساڵ هەڵبژاردن بەڕێوە دەچێت. بەمەشدارێکی تر دەرفەتی گۆڕانکاری باهۆی ئیرادەی نێودەوڵەتی لە کوردستان دروست دەبێتەوە. هەرشاد